شهیدان بۆەوەی ئەو فشارە زۆرەی لەسەر ئەم بانقە هەیە کەم بێتەوە و کاراسانیش بێ بۆ کەسوکاری شەهیدان و قوربانیانی کیمیاباران. ئێمە هیچ گلەیەکمان لە بانقی هەڵەبجە نییە، بەڕاستی کارێکی زۆر باشیان ڕاپەڕاندووە و دەستخۆشی لەسەر جەمستافی بانق دەکەین کە توانیویانە خزمەتێکی باش بە ئەو کارمەندانە یا ئەو کەسانە کە موچیان لە بانق هەیە هاوکار بن، هاوکاریان بکەن و زۆر جار لە کاتی نەبوونی دەوامە ئەوان توانیویانە کاراسانی بۆ ئێمە بکەن. بەڵام لەبەر زۆری هاوڵاتیان و لەبەر نەبوونی شوێنی گونجاو بۆ وەرگرتنی موچەی هاوڵاتیەکان داواکارین لەولانە پەیوەندداران کە ئاماژەمان پێکردن بتوانن هاوکار بن بەکردنەوەی بانقێک کە هەرچەندە ئەمشەو جەنابی پارێزگار پەیوەندی پێوە کردین بە وتی بڕیار دراوە کە ئەو بانقە بکرێتەوە، بەڵام بەڕاستی خەڵکی هەڵەبجە و قوربانیانی هەڵەبجە و ئەو ڤایرۆسەی کە ڕووی لەم منتەقەیە کردووە دەبێتە هۆکاری خوانەکە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە ئەگەر نەتوانێت چارەسەری لەم کێشەیە بکرێ. بۆیە دووبارە داوایان لێ یەکەین پەلە بکەن لەکردنەوەی ئەو بانقە بۆ سەرجەم ئەو کەسانەی کە لە خانەنشینی موچە وەرەگرن. تا چەند لە کاتی موچەوەرگرتنا ئێوە ڕوبڕووی معاناتە بنەوەکو بەرکەوتوانی چی کیمیایی بەڕاستی بەلای ئێمەوە جێگەی سەرسوورمان بوو ئەمڕۆ کە چۆڵ بوو جاران کە هاتی بۆ وەرگرتنی موچە خەڵکێک لە خوڕماڵ لە بیارە لە تەوێڵەوە ئاهات لە بەیانیە تا سەعات 3 بەری ناکەوت تا سەعات 2 بەری ناکەوت. بۆیە ئەم فشارە زۆرە و توانم بڵێم خەڵکێکی وا هەیە بەیانی کە دوای نوێشکردن دێت سەرئەگرێ بۆ وەرگرتنی موچەکانی. بەڕاستی کەسوکاری شەهیدان زۆر لەوە شیاوترن کە تەقدیر بگیرێن نەک بەو شێوەیە موچەکانیان پێ بدرێت. بۆیە شوێنی گونجاو هەیە و گەر حکوومەت هێرێم بتوانێت بە شتێکی تر لەسەر ئەم بانقە دروستکە لە دەرەوە بۆ ئاسانکاری هەم بۆ بانق و هەم بۆ قوربانیەکان. بەڵێ ئەوەی کە گوێبیسی بەڵێ بەڕێزان ئەوەی کە بینەری بوون گرتبوونەوەی ناڕۆزایەتی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بوو سەبارەت بە ناڕۆزایەتی دەربڕین لەبەر نەبوونی بانقێکی تایبەت بە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان ئەوەی لێرە ئەبیندرێت لە کاتی دابشکردنی موچە قەرەباڵخێکی زۆر لێرە دروست بووە. ئەمەش کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوانە. ئەسڵاو لێبێ کوورێگیان پێشتر ئێوە کە موچەتان وەرگرتووە چۆن بووە؟ وەڵی لە خوارەوە بوو باش بوو لە زەمەقی بەس ئیسا تۆ تێرە زۆر قەرەباڵخە ژنە بورێتەوە ژنەکەوێ پیاوە بورێتەوە یەک قەرەباڵخەیەکە نەبێتەوە شوێنەکەی زۆر بچووکە و ئیتر وەڵا ئەوان باش ئەوەیە شوێنەکەی زۆر تەنگا بەڵێ ئەرەوەڵا خۆش بی زۆر باسڵێن. سڵاو لێبێت ئەگەڵێت حکاری ناڕۆزایەتی شەهیدان بۆ گەڕێتەوە کە شوێنەکەیان بچووکە یاخۆت کێشەیەکیان هەبوو. خۆتەزانی لە شاری هەڵەبجە تەنها بانقێک هەیە بۆ وەرگرتنی موچەوە ئەو کارمەندانیشی یەک نەبوونی بنکەیەکی تایبەت بە موچە ئەو قەرەباڵخێ دروستە بێ و خۆتانەزان مەترسی خەڵکیش هەیە نەخۆشە خەڵەیە کەم ئەندامەیەت موچە وەرەگرێ بە هەزارها ئێمە کەم ئەنداممان هەیە پاڵپاڵێن لەسەر موچە ئەکا لێرە بە هەزارها خانەنشینمانەیە بە هەزارها خانەنشینی بندیوارمانەیەت موچە وەرەگرێ لێرە بە هەزارها کەسوکاری شەهیدانمانێ. بۆیە پێویستە ئێمە ئەم گرتبوونەوەمان لەسەرەوە بوو کە هەوڵ بدرێ بە جددی کار بکەن لەسەرەوەی کە بانقێکی تایبەت بە موچە لە شاری هەڵەبجە دروستکەن. بانقی کە ئەکرێتەوە بڕیارە بکرێتەوە تەنها بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوانە یاخود بۆ خاوەن پێداویستی تایبەت واتە بۆ چینی کەش ئێمە داوامان کردووە بانقێکی تایبەت بکرێتەوە. دیارە ئەو بانقە تایبەتە ئێمە داوامان کردو بۆ کەسوکاری شەهیدان ئەو فشاری کە لەسەر بانقی ئێرە هەیە ئەو فشارە نامێرە ئەو وەختە خەڵکی تر بە ئاسانی لێرە موچە وەرەگرێ. بۆیە تا ئێستا بڕیار نەدراوە لەسەری ئەوەی کە ئەو بانقە بکرێتەوە. ئێمە ئەمڕۆ ئەو گرتبوونەوەمان بۆ ئەو بوو کە داوامان کرد کە حکوومەت بە ئاگای بێتەوە کە لەسەرەوەی کە ئەو بارودۆخە هەیە لە بانقی هەڵەبجە. بەڵێ بەڕێزانەوەی کە خەڵکی لێرە کەسوکاری شەهیدان و قوربانیانی چەکی کیمیایە کە لێرە موچە وەرەگرن گرژوی و ئاڵۆزی یاخود هەیە خەڵک هەیە ئەبورێتەوە باری تەندروستی تێکەچێ بۆ داوای دابینکردنی بینایەکی تایبەت بە بانقی هەڵەبجە دەکەن و ئەمە تەواوی زانیاریەکان.